سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ شیکردنەوە بۆ دوایین پێشاتەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران دەکەین و قسە لەسەرەوە دەکەین دوای زیاتر لە 8 ڕۆژ لە بەردەوامی جەنگ ئایا جەنگەکە بەرەوە دەڕوات کۆتایی پێبێت یاخود درێژە بکێشێ وایە سەردەژی دەکێشێ بۆ جەنگێکی جیهانی یاخود گیان تاکەی تحملی دەراویشەکانی ئەم جەنگە دەکات لە ڕووی وزەوە کە ئێستا نرخی بەرمیلێک نەود نزیک بۆتەوە لە نزیکەی $100 هەروە لە بواری ئاسایشی جیهانیشەوە تاکەی تحمل دەکرێت لەمڕۆوە گەشت ئاسمانیەکان کە وەستاون زیاتر لە 20,000 گەشتی ئاسمانی هەڵوەشێنراوەتەوە بۆی داخستنی ئاسمانی بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە هەمان شێوە زیانەکەشی لە سەراسی جیهان زیاتر لە 3 تریلیۆن دیناری تێپەڕاندووە بە ناڕاستەوخۆ ئەم جەنگە وەقسە لە سەرەوەش دەکەین کورد لە نێوەندەدا کە هاوسنوورە لەگەڵ ئێران چی بکە ئایا خۆی بەرنامەی خۆی هەبێ ببێتە بەشێک لە بەرنامە ئیسرائیل و ئەمریکا و چۆن مامەڵۆکە بۆ هەرێمی کوردستان پارێزراو بێ و کوردیش لە ڕۆژهەڵات چی بکە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا وشار عومەر عەلی شارەزای کاروباری ئەمریکا سەیرەسەر دەکەین مامۆستا وشار بەخێر بێن سوپاسیامە دەبوون دەکەم زۆر سپاس دەکەین ئەگەر سەرتا خوێنەوەی بەڕێز بزانم بۆ جەنگەکە دوایی 8 ڕۆژ تێدەپەڕین خوێنەوەی بەڕێزت چییە پێت وایە جەنگەکە بەرەوە دەڕوا درێژە بکێشێ کۆتایی پێبێ گفتوگۆ هەبێ چی چاوەڕێ دەکرد لە خودی ترامپش سەبارەت بەم جەنگە من پێم خۆشە لەم بەرنامەیە ئێمە بەڕاستی دیوە استراتیژیەکەی باسکەین بچینە پشتی ڕووداوەکانەوە چونکە ڕووداوەکان ئەگەر یەک جایکەیتەوە لە یەک ناتوانێت تێ بگەیت لەوەی کە چیە گوزەری و بەرەو شوێ ئەچێ و من بەوە دەست پێەکە یحیا سنوار سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس زیاتر لە ساڵێک پێش 7 ئۆکتۆبەر وتی جیهان چەند مانگێکی لە بەردەستایە تارەکەی هەیە دڵنیام زۆر کەس بینیویان کە ئەم دۆخە چارەسەرکات و بێتە سەرخەت و قەزی فەڵەستینی شتێک لێ بکەین ئەگەر نا شەڕێکی ئیقلیمی هەڵەگیرسێنین شەڕێکی ئاینی هەڵەگریسێنین تە ڕۆشک بەخۆیەوە بسووتێنێ ئێمە ئێستا لە ناوەڕاستی ئەو شەڕایی و ئەو شەڕی 7 ئۆکتۆبەرە بۆ دەستی پێکرد هەتاکو ئێستا 3 فاکتەر هەیە ئەسڵ بیرچۆتەوە بەهۆی ئەم دۆخی ئێستەوە یەشیان ناتەنیاهوو لە مانگی نوێیە یان 1-2 هەفتە پێش 7 ئۆکتۆبەر لە نەتەوەیەکگرتوەکان نەخشەیەکی گرت بەدەستەوە فەڵەستینی تیان نەبوو دووەم سەرەتای مانگیدا ینی 6 ڕۆژ پێش هێرشەکەی حەماس محەممەد بن سلمان چاوپێکەوتنین کە لەگەڵ فۆکس نیوز ئاوتی ئێمە زۆر نزیکین لەگەڵ ئیسرائیل کە ڕێ بکەوین یاخود پەیوەندی نۆرمال ئاسایی بکەنەوە وەکو ئیمارات وڵاتانی دیک و سەرکردایەتی حەماسپیان وا بوو ئەمە ئاخر دەرفەتە گفریانەکەون قەزی فەڵەستینی بە تەواوی ئەفرۆشرێ بە تەواوی فەرامۆشەکرێ بەڵام لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ شتێک هەیە لە سیاسەتا پێڵێن هەڵە هەڵسەنگاندن بە هەڵە هەڵسەنگاندن کراوە بۆ هەموو شتەکان وە حەماس هێرشەکەی دەست پێ کرد خۆی چاوەڕێ و سەرکەوتنە گەورەی ناکرد ئەو هەموو ڕوبەرە بچێتە ناو هەموو خەڵکە بکوژرێ ئیسرائیلیش عەقیدەی ئەمنی ئەوەی پێڵەن سکیوریتی دۆکترین بە ئینگلیزی لە زانستی سیاسیە لەسەر ئەو بنەما بوو کە ئەگەر فەڵەستینەکان دابەشکە حەماس و بۆ نمونە فەتح لەلایەک قەت دەوڵەتی فەڵەستین دروست نابێت بگرە ئاسانکاری شێکرد کە پارەی قەتەر بگا بە غەزە حزب الله خودی نەسرڵڵا پێیان وا بوو وەکو شەڕی 2006 شەڕەکانی تر ماوەیەکە بێ و کەوتنە ئەو تەڵەیەی کە کرانە ئامانج ئێران پێیان وا بوو ئەم شەڕە قەت ناگاتە ئەوان هەرچەندە خۆیان هەمیشە حازر کردو بۆ شەڕی ئەمریکا بەس چاوەڕێی ئەویان ناکرێت ئەگەر تێبینیش بکەیت کە یەکەم جار لە باڵۆزخانەکەیان دان لە سووریا وەڵامەکەیان زۆر سووک بوو دواتریش کە ئیسماعیل هەنیە شەهید کرا حەسەن نەسرڵڵا شەهید کرا بە هەمان شێوە ئەم جارە ئەگەر تێبینی بکەین لە چەند سەعاتی یەکەمە تەمان ئێمە دوای زانیمان ڕێبەری ئێران ئایەتوڵڵا عەلی خامنەی شەهید کراوە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە بەڵام ئەو هێرشەی کە بۆ خێراییە کرا بۆ چەندین وڵات ئەو بەرنامەیە بوو کە ئێران چەندین جار باشکرا وتوانە لە کۆبوونی دیپلۆماسیەکانە بە ئێمەشیان وتووە کە ئێران بزانێت ینی هێرشەکە بۆ سەر ڕژەمەکە بەمەسی لە ناوبردنە شەڕەکە ئاکا بە شەڕێکی هەرێمی بۆ وڵاتانەشی هەمووی تراوە
بەتایبەتی کە ئێستا دەرکەوتووە نەک سعودیە دژنەوە من لە بەرنامەی پێشوو لەگەڵ تۆتم سعودیە لەگەڵ شەڕەکەیان نییە چکە ئیسرائیل زاڵە بێ بەس دوای دەرکەوت واشنگتن پۆست بڵاوی کردەوە یا وۆل ستریت جورنال بوو لە ئەمریکا کە یەکێک لەو کەسانی زۆر هانیاوە لەگەڵ ناتەنیاهو بۆ ئەم شەڕە ئین ترامپ محەممەد بن سلمان بووە بە تەلەفۆنی بەردەوام و تۆ لە پێشەکە باسیەوە کرد ئایا بەرەو شەڕی جیهانی ڕواخۆی لە شەڕی ئۆکرانیاوە تاکو ئێستا شەڕی جیهانی بە ناڕاستەوخۆ هەیە ئەم شەڕە لەسەر ئەوەی کە سیستەمی داهاتوی جیهانی کێ دیارریەکە ئەمریکا تا چەند ساڵێک پێش ئێستا پێویستی بە شەڕ نەبوو بۆ یەکلایکردنەوەکەن لە شەڕی ئۆکرانیاوە ناچارە پەنا بۆ هێز بێت و ترامپ بۆ ئەم شەڕی کرد لە بەرنامەی پێشوویمە باسمان کرد وتمان سێشت تەسیریە بێ لۆبی ئیسرائیلی سیاسەتی ناوخۆی ئەمریکا بەتایبەت دۆخی هەڵبژاردن کە ئەو دۆخی باش نییە و ئێستا 180 خەڵکی ئەمریکا دژی ئەم شەڕەیە چکە ترامپ لە هەردوو خولەکەیە وەکو سەرۆکی ئاشتی خۆی ناساند ئەیوت من کۆتایی بەم شەڕە بێ کۆتایانە ئەهێنم سەربازەکان ئەهێنمەوە ئەم پارە نەسەرف ناکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو بەڵێنیشکان بەرامبەر بە هەوادارەکانی سێهەمیش ترامپ چاوەڕێیە کرد بە جوڵانی هێز هەدەفەکەی بپێشێ بەرامبەر بە ئێران بەڵام لە عەقڵی ئێران تێناگەن لە بیرکردنەوەی ئێران تێناگەن من ئێستا باسیەوەی عەلی خامنەیمان کرد لە تەمەنی 86 ساڵیە بە ئامانجیان کرد طبعاً لە ماڵەکەی خۆیان بۆ ینی ڕۆژێکیشیان هەڵبژار بۆ ڕۆژی جوولەکە کە بۆ ڕۆژی بەیەکەوە بوونە ئەنی ڕەمزیەتی چیتیا بوو بەڵام لە ڕەمەزانە کردیانە ئامانج کە لەو مانگەیە ئیمامی عەلی کوژراوە لە دیدی شیعەوە ئەگەر تێبگەی لە دۆخەکە لەگەڵ کەس و کار و ماڵ مناڵەکەیە بوو وەکو کەربەلا و عاشورا لەبەرەوە ئێستا لە ئەمریکا هەندێک لەو کەسانی شارەزای بواری ئێرانن ئەڵێن ئەمە شۆڕشێکی نوێ دروست دەکاتەوە لە ئێران چکە ڕەمزیەتێکی نوێ ئەداوە فعلەن ئەشی بینیت شەڕەکە بۆ شو ئەڕوا ئەمڕۆ دووسێک گۆڕانکاری هەبوو یەکیانەوەی مەسعود پزیشکیان بوو کەوتی داوای لەبوردن نەکەین لە وڵاتانی ناوچەکە و ئێمە ئەگەر نەکرینە ئامانج نایانکەینە ئامانج بە بڕوای من ئەمە دووسێ هۆکاری هەبوو یەکیانەوە بوو کە هەدەفی خۆی پێکا یعنی ئێران ئەوەی ئەویست سیستەمی بەرگری ئەمریکا و ئەمە دانپێنانی ئەمریکەکان خۆیانەوە بە سەتەلایت بڵاو کراوەتەوە کە دیارە بۆیە ئەڵێم ئەم شەڕش ناڕاستەوخۆ شەڕێکی جیهانیە چین و رووسیا یارمەتی بە بەڵگە سەرمێنراوە لەم چەند ڕۆژەیە یارمەتی ئێرانەیەن بەتایبەت لە ڕێی بڵاوکردنەوەی زانیاری خودپێدانی زانیاری لەوەی سیستەمەکانی بەرگری ئێران لە شوایە ئەمریکا لە شوایە لە وڵاتانەیە چونکە ئەم سیستەمی بەرگێنە خۆ دەزانین دوو بەشە موشەکە لەگەڵ ڕادارۆشتەکانە ئێران ڕادارەکانە کاتە ئامانج زۆرجار کوێرێکات بۆیە ئەمڕۆ دەچێک لە پێشکەوتنەکانی تر بەرەو پێشنەکانی چی بوو سوپای ئیسرائیل IDF ئەڵێ ئێمە زمانیەوە نادەین بتوانین لەمەولا هۆشداری پێشوەختە بدەین لە گەیشتنی موشەکەکان چکەکە لە شەڕی 12 ڕۆژی ساڵی ڕابردوو ئەم ساڵیشە کە ئێران موشکی هەڵەدا یەکسەر لە ئیسرائیل یانوت ئەوە موشک بەڕێکەوت بەهۆی ئەم سیستەمی ڕاداری فراوانەوە بوو کە لە کوێیت و لە بەحرین و لە ئیمارات و لە قەتەر و لە ئوردون و لە وڵاتانە هەمووی هەبوو ئێستا ئەمە تقریبا نەما لە سعودیە هەمووی کراوەتە ئامانج بەرەو پێشوونێکی ترەوەیە کە ئەمە کاریگەری داناوە لەسەر تۆ باسی نەوت کرد وزەی جیهانی ئەمریکیەکان ئێستا هندستانیان یان لە هندستان لە خۆشببوونێکی کاتیان بۆ دەرکردووە نەوتی رووسیا بکرێت ئەمە زۆر بە قازانجی رووسیا ئەم جەنگە و دەرفەتێکی شەپوتن تۆڵی خۆی بکاتەوە چونکەوە چەندین ساڵە ڕۆژئاوا یارمەتی ئۆکرانیایەن بۆی شەڕی پوتن بکە ئەنی ئێستا ئەمریکا کار لەسەرەوە دەکات کە سزای سەرنەوتی رووسیا وەزیری خەزانە دوێنێ ڕایگەیان ئەڵێ بۆ ماوەی مانگێک هندستان پێشتر ڕێگان نەئادا نەوت بکرێت لە هین چکە نەوتەکەی لە ڕۆژهەڵات ناوەڕاست ئێستا بۆی هەیە نەوتی رووسیا بکرێەوە ڕەنگە ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێ و نرخی نەوت زیاتر بەرز بێتەوە چونکە $3 بەڵە ئەوەی دەرکەوت لە بشەڕەیە هیچ ئامادەکارێک نەکراوە بۆ ئەم جەنگە لەلایەن ئیداری ترامپەوە ئەمادەکاری نەکراوە وا تێگەشتون لە ئامادەکاری یعنی بۆ نمونە بەراوردی کە ئەوەنی وتیان هێزی زۆر هاتووە نا ئێستا بۆ نمونە بەراوردی کە بە 2003 پێش هەموو شتێک تقریبا دوای 11 سپتەمبەریش بوو کە کاریگەری هەبوو ئەو ڕووداوە تقریبا 2 ساڵ ڕێی عامیان ئامادەکرد ئیدارەی بوش بە بیانوی ئەوەی عێراق چەکی ئەتۆمی هەیە و چەکی چیمیایی هەیە و یارمەتی قاعیدەی یاوە ڕێی عام ئامادەکرا سا 72 خەڵکی ئەمریکا لەگەڵ هەبوون کە شەڕ دەستی پێکرد کە دوای ئەمریکا تیاشکا دوو بیر لەوە بکەیتەوە کە تۆ ئەم شەڕە درێژەی خایەن چیەکەی ترامپ تا ئێستا خودی ترامپ و ئیدارەکەی دەیان جار استراتژیەکان و ئامانجەکان گۆڕیوە
ئەمانجی جەنگەکە بەڵێ یەکەم جار پێیان وابووە کە ئەگەر خامنەی و ئەو سەرکردانە لەناو بەرن تەواو ئێران تەسلیمە بێ پار بەما دەتوانانی بزانین ترامپ چۆن بیرێکاتەوە پار ترامپ کە لە فۆردۆی یا لە ئیسفاهانی ها لە نەتەنزیە بە موشک پێی وابوو کە بەرنامەکەی ئێران زیانی پێ بگەین لە ناوی ببا ئێرای تر وازێری لە بینی ئەتۆمی لای ئێران نەخێر پیتانی یۆرانیۆم مافێکی قانونیە مەوە مافێکی سەروەری شەوکو وڵاتەکە ئەنج ئەمریکا چکە ترامپ خۆی دانی پیانە وتی من تووشی مفاجعە بووم لە ڕفعلی ئێران کە پەلاماری هەموو وڵاتانەیە لەیەکە بۆچی ینی پێ دوای ئامادەکاری لە ناوخۆی ئەمریکا بۆ چوونی کۆنگرێسۆوانە پێویستەکە وەرگەیە کە بەڕێز دەڵێ ئامادەکاری بۆ نەکراوە یاخود تاکوێ دەسەڵات ترامپ نی بەردەوام بێ لەم جەنگە ترامپ گوێ بۆ شتانە نایەت ئەوەی حسابی بۆ کۆنگرێس و بەڵام بۆ ڕێی عامیشی نەکردووە ئەوەی کە زۆر سیر بوو مارکۆ ڕۆبیۆ وەزیری خارجی بە ئاشکرا دانی پیانە دوای پەشیمان بۆ زانی غەڵەتی کردو لە بەردەم ڕاگەاندنەوەی ئیسرائیل بڕیاری یاوە لە ئێران بە و ئێمە زانی ومانە ئێرانیش لە وەڵامە لە ئیسرائیلیش و لە بنکەکانی ئێمە شاوتمانە با ئێمە پێشوەختە لە ئێران بین ئێستا لە ناو کۆنگرێسی ئەمریکایە دوێنێ حاکمی کالیفۆرنیا ئابوووریەشی هەیە بەقە چەندین وڵات گاڤن نیوسم ئەندامانی کۆنگرێس خۆیان ئەڵێن سیاسەتی ئێمە ئیسرائیل دەستی بەسەراگرتووە و ئەو بڕیارانەی ئێمە ئین ئەم شەڕە کە ئەکرێ شەڕی ئیسرائیل لە شەڕی ئێمە نییە و ئەوە جۆرێک لە یاخیبوونیش لە ناو جەماوەری ترامپ خۆیان دروست بووە بەس ترامپ گوێ بەوە نایەت چونکە ترامپ ناوێ بڕوات بیرکردنەوەی ترامپ ینی لەم ڕۆژانەیە ڕاگەن کارێک لێ پرسیوتیان تۆ قەرارە حاڵەتی نائاسایی ڕاگەێنی بۆ مانگی 11 بۆ هەڵبژاردن بەسەر سوورماوتی کێوای پێوتی یعنی بۆیە ئەو شەڕەکە دروست بووە مەگەر لە مێشکی ترامپابی دوور نییە ئەم شەو ئێستا ڕێیەک هەیە لای بەشێک لە ڕاوێژکارەکانی دەوروبەرەکەش ێڵەن کاکەیجان تۆ ئەڵێ من هێزی دەریایی ئێرانم لەناو بردووە خۆی هێزی دەریایی ئێران هەر ئەوەنە کاریگەر نەبووە موشەکانم زۆربەی لەناو بردووە کە ئەمەش ڕاست نییە ئێران زۆر بە استراتیجیە جوڵێتە لە مۆزوعەیە سەرکەوتن ڕاگەیەنە و تەواو بکشێرەوە بەڵام گرفتەکە لە ئیسرائیلایە چونکە هەم ناتنیاهو هەم ترامپ شەڕی خۆیانەکەن یعنی ئێستا ناتنیاهو ئاکسیۆس بڵاوی کردەوە ڕۆژنامە نووسەکەی بارەک ڕەڤید لە ئاکسیۆسە نووسێ زۆرترین پەیوەندی لەگەڵ ئیدارەی ئەمریکی هەیە پێشتریش لە هەواڵگری ئیسرائیلیشی کردو پێشوەی ڕۆژنامە نووس بێ هەر ئەوش ویستی کورتەوە بگلێنێ هەر ئەوش یەکەم جار ئەوی بڵاو کردەوە کە ڕاپەڕین دەستی پێکرد ترامپ تەلەفۆنی بۆ کورت کردووە و هەر ئەوش یەکەم جار بوو دوای سڕیەوە لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس کە ئەوە هێرشی زەمینی کورد دەستی پێکرد ترامپ تەلەفۆنی بۆ کردووە ئەڵێ من ئەمەوێت سەرۆکی ئیسرائیل لێبوردن دەرکا بۆ ناتەنیاهو چکە ناتێنەوە لە مەحکەمایە ئێستا و 100% تاوانبار دەرەچێ و سزن نەکرێت ئەڵێ ئەمێ هەموو جارێکە قسەی لەگەڵەکەم پێم نەڵێ کاکە ئەو لێبوردنم بۆ دەرکرد لە ناو ئیسرائیلە ئەمە کێشێکی زۆر گەورەی دروست کرد ئێستا هێزەکانی معارزەکە هەمویان هاودەنگن لەم شەڕەیە هاتنە قسە لەسەر ئەمە کە نابێت چۆن بێت تۆ بەژەوندی خۆت پێش بەژەوندی ئیسرائیل بخەی لەبەرەوە پێم وایە ئەوەی کەوتم لە ڕۆژی یەکەمەوە لە 7 ئۆکتۆبرەوە ئەکتەرە سەرۆکیەکانی ناو ئەم جەنگە بە هەڵە هەڵسەنگاردنیان کردووە بێنە بەرچاوی خۆت لە هەفتەی یەکەمی شەڕەکە کە ئیسرائیل شکابوو و ئەگەر بیری بێت بایدن جگەلەوەی خۆی هات هەموو ئەم هێزەی کە ئێستا هەمووی نات بۆ پاراستنی ئیسرائیل ئەو کاتە حیزب الله بەهاتایەتە سەرخەت لەگەڵ ئێرانە ئیسرائیل دۆخی زۆر مەگەر چەکی ئەتۆمی بەکاربهێنا دەکەوت لە ناوە چوو چونکە ئێستا ئەمان ئەڵێن ئێرانە بێت تەسلیم بێ بەمەرج حەماس چیان لە غەزە نەکرد جینۆسایدیان کرد ڕێکخراوەکانی ناو ئیسرائیل خۆیان ئەڵێن ناتەنیاهو فەرمانی گرت نییە لە هەندێک دادگای تاوانی نێودەوڵەتیەوە لە هەفتەی یەکەمە بەقەت ساڵێکی ئەمریکا لە ئەفغانستان موشکیان نابەغەستەوە کە غەزە بەکو گەڕێکێک وایە لە چاو شارێکیشە نەک لە چاو وڵاتی و ئێرانە حەماس لە ناو چووە نەچوە شەرماوە حیزب الله چەند ریزی سەرکردایەتەکان بە حەسەن نەسڕڵڵاهشەوە کردە ئامانج دوێنێ ویستیان دابەزن پەلامە کەوتنە بۆ سەیانەوە و ئێستش موشک و هینەوە هاوێشت جا چ جای ئێران ئەویش چی تەسلیمبوونی بێمەرج ئەمریکا تەنها لە جەنگی جیهانی دووەمە ئەمەی کردە مەرج لەگەڵ بەریتانیاوین بۆ ئەوی دڵنیاکردنەوەی ستالین کردیانە مەرج لەسەر هیتلەر هەموو خەڵکی ئەڵمانیا لە پشتی هیتلەرەوە بوون تا کۆتایی
بۆ یابانیش چەکی ئەتۆمیان بەکارهێنا ئەجینا نەیانەتوانێت بگەنەوە ئامانج. بەس دەڵێن ئێستا ئێران لە بەردەمەوەیت تەسلیم بێ خۆی ترامپ دەڵێ زەبری زیاتر بەڕێوێ دەڵێ سەکۆی موشەکەکانیان کەمی کردووە هەڵدانی موشەکەکانیان ئەو دەڵێ هێزی دەراییمان لەناو بردووە قسەی کردوێن دەڵێ دەبێت لە هەڵبژانی ڕابەری شەر بەشدار بن. بەڵێ ڕستمیان بۆ کردبوو خامنەیشم قبول نییە بەجلی ئاینیەوە. زانی کاک حەکیم دۆناڵد ترامپ دیاردەیەکی زۆر تایبەتە. ینی من چەند جار لێرە لەگەڵ تۆ گفتوگویم کردووە چکە لە ئەمریکا عادەتەن هەموو سەرۆکەکان بە جۆرێک لە جۆرەکان بە چوارچەوەی موئەسسەیان کاریان کردو. بەڵام دۆناڵد ترامپ خۆی بڕیارەدا زۆر جار. دوو نمونەتە ئێمە کە چۆن بەرەو ئەم شەڕیان بردووە ئیسرائیل. یەشیان قەناعەتیان پێهێناوە کە ئێران پارەیەوە بە کەسێکی پاکستانی ترامپ بکوژێ. هەرچەندە کاتی خۆی لە پیجی ڕسمی ڕابەری ئێران عەلی خامنەی ئەوە بڵاو کرایەوە کە درۆنێک ترامپ خەریکی یاری گۆڵفە لە فلۆریدا لە خۆیان درۆنێک ئەڕوا بە ڤیدیۆ ئەیکاتە ئامانج. و دوێنێ واشنگتن پۆست بڵاوی کرەوە کە ئەو کەسان لە مەحکەمە بەسەریانە ساغ بۆتەوە کە ویستیانە ئەم شتە بکەن. ینی FBI دامەزراوەکانی ئەویان کردووە. 2-3-4 کەسن لە ئیدارەکەی ترامپ زۆر گرنگن. بەڕێوەبەری موساد ڕادکلیف پێشتر کۆنگرسمان بوو، مارکۆ ڕۆبیۆ کە وەزیری خارجیە، وۆڵتس کە ئێستا باڵوێزە پێشتر ڕاوێژکاری ئەمنی قەومی بوو ترامپ لای برد. بۆ چونکە لە یەکەم سەردانی ناتەنیاهووە ترامپ بۆی دەرکەوت لە ژێرەوە لەگەڵ ناتەنیاهو ڕێکەوتون کە هانی ئەمان بۆ جەنگ. کەسێک هەیە لە لۆبی ئیسرائیل ئەیپاک کاریگەرترین لۆبیە لە ئەمریکا دەنگی تۆ مار کراوە بە ئاشکرا ئەڵێ ئێمە ڕادکلیف کە وەکوتم بەڕێوەبەری CIA وۆڵتس ئەویش هەر کۆنگرێسمان بووە، مارکۆ ڕۆبیۆ کە سیناتۆر بووە، ئەمانە ئەڵێ لە سەرەتای دەستپێکی کاری سیاسیانەوە ئێمە هێناومانن، ئێمە پشتیوانیانەکەین چیمان بوویکەین هەر دەقێبمان و دەستمان پیانەگە. ئەمە لۆبی بڵین ئیسرائیلی وا دەڵێ خۆیان دانی پیانن بەدەنگ هەیە. ستیڤ ویتکۆف هەیە کە ئەمی دانابوو ئەم دانوستانە بکە. یعنی بۆیە ئەڵێم شتەکە ئاسایی نییە. تۆ عادەتەن وەزارەتی خارجی و تیمی شارەزام گفتوگویانە ئەکەن کابرا ئیشی عقاراتی کردووە پێشتر. چی ئەزانێ لە ئەتۆم و لە کۆمەڵێک شت جا دانیشی پیانە لەو ڕۆژانە لێ بە ئێران ماوەتووە بەرنامەی ئەتۆمی موشکی واز لە پشتیوانی هەرێمی کۆمەڵی هەنی هیچ نامێنێتەوە. ئێزاواکەیەتی کوشنەر جگە لەوەی خۆی جوولەکەیە و ئەم مندە نزیکی ناتەنیاهون خۆی و باوچی ناتەنیاهو جارێک ئەمە نیویۆرک تایمز بڵاوی کرۆ چووە بۆ ئەمریکا لە ژوورەکەی ئەمان نووسۆ ماوەتەوە. باشە یعنی بۆیە وتم لە سەرەتاوە ئێمە بچینە سەر پشتی ئەم شتانە. ناتەنیاهوش خۆی دانی پێناڵێ من 40 ساڵە بەدوای ئەمەوەم دوای سەرۆکێکی لەم شێوەیە. بەڵێ لە نیویۆرک تایمز من لە بەرنامەیەکی تۆ ماوەیەکی ساڵێکە بێ باسم کرد بە دووریێژی باسێکە چۆن لە جۆرج بوشەوە یەک بە یەک هەوڵیا ئەم ئەمریکا بێنێتە ناو ئەم جەنگەوە. دوێنێش تۆنی بلینکن کە وەزیری خارجی بایدن بووە بۆ ئۆباماش ڕاوێژکاری ئەمنی قەومی بوو ئەڵێ هات بە ئۆباماشی وت ئۆباما وتی ئێمە شتیوان ناکەین. بۆیە ئێستا لە ناو ئەمریکا تووڕێکی زۆری ئەڵێن یعنی چی تۆ ناتەنیاهو وتی من لێ دەم و ئێمەش بەدوایە چوین بۆ پێی ناڵێ خۆ ئێمە پارە و چەکی ئێمە بریکاری ئەوانین ئێمە ئیمپراتۆرین یان ئیسرائیل ئیمپراتۆریکا وەکو خۆی ئیمام سۆشەلیست بەرژەوەندێکی لەو شەڕدانی وەکو خۆی ئەمریکا. بەڵێ لەو ناوچە ئەمە دیوە نێودەوڵەتیەکەیەتی ئەمریکا ئەوێت دەست بگرێ بەو زاڵبوون یاخود ئەو هێزەی کە هەیەی لە عالەما لە ڕووی سیاسی و ئابووری و سەربازیەوە. ئابووری دۆلار ئەمان بریکس ئەو ڕێکخراوی کە دروست بوو ئێستا ئێران و سعودیوانەشیتیان بە مەترسیەکی گەورە ئەزانن لەسەر داهاتوی دۆلار ئەنی کە دراوێکیاوە بەش دەربکەن. بەڵێ چونکە ئێستا بۆ نمونە لە دوای ئەوەی ئابلوقیان سەپاندووە بەسەر رووسایە سیستەمی سویفتێ رووسیا و بەرازیل و چین و ئەمانە سیستەمی بەدیلیان داناوە. ینی کاری پێویستیان بەو سیستەمە نییە پێویستیان بۆ نییە هەموو دۆلارێک بچێتە ئەمریکا و لێەوە بێتەوە یعنی بە سیستەمی ئەوانە بڕوە. لە ڕووی سەربازیەوە ئێستا بە هەموو پێوەرێک ئەبوو ئەمریکام شەڕەیەک لای کردایەتەوە. دوای ڕۆژ هەموو قودرەتی خۆی بەکارهێناوە. بەڵام ئەوان بۆ خستنە خوارەوەی موشکێک ئەمە خەڵکە سەربازەکەی لەن چکە من شارەزای کاروباری سەربازینی بەبێ وردم چیڵێن بۆی نەکەو ماڵەوە بۆ خستنە خوارەوەی موشکێک بێت دە موشکی پاتریۆت بەکاربێن دە موشکی ثاد بەکاربێت سیستەمی ثاد بەکاربێنن. ئەمە پێش ئەم شەڕە
ڕیزن کەین دان کەین پێڵەن ڕیزن کەین کە ڕێسەرەکانی سوپای ئەمریکا هەیە ئێستا لەم کاتی جەنگەیە و سەرپەرشتیەکانە بە ترەمپی وتووە ئێمە کێشەی پێداویستی جەنگمان هەیە ئەگەم موشەکانی ئێستا بیر لەوەکەن و لە کۆریاوە سیستەمی بەرگری بێنن چونکە ئێران زۆربەی لە ناوردووە لە هەمووی گرنگتر ئەمڕۆ کەوتم بەرەو پێشوون هەبووە واشنگتن پۆست راپۆرتێکی ئەمریکا 18 دەستگای هەواڵگری هەیە ئێمە CIA بینین بەڵام ینی هەموو دامەزراوەکانی هینی هەواڵگریان هەیە ئەم 18 کە دوای ئەوەی 11 سپتەمبەر ڕوویە چکەیەکی لە خەلەکانەوە بوو CIA معلوماتی هەبوو کە ئەم کەسانی تەقینەوەکانیان کرد لە مالیزیا هەندێک شوێن کۆبوونەوە ڕسمیشی هەبوو بەس نەیابوو بە FBI بۆیە دوای هاتن بەڕێوەبەرایەتی با بڵێن دەستگای هەواڵگری نیشتیمانیان دروست کرد کە هەموو ئەم دەستگایانە لە دوجارە ئەچێتە ژێر چوارچێوە ئێستا تۆڵسی گابار بەرپرسێتی بەڕێوەبەرێتی کە تۆڵسی گابار زۆر لە دیموکرات بوو جیا بووە چووە پاڵ ترەمپ لەبەرەوەی ترەمپی من لەگەڵ شەڕانیم دژی شەڕ بوو باشە ئێستا بێدەنگە ئێستا هیچ شتێک ناڵێ لە هیچ شتێکا وجودینی ئەم ڕۆژن بەسەڵێ ئەم 18 دامەزراوەیە بە ترەمپیان وتووە پێش شەڕەکە لە ناوبردنی سەرکردایەتی پەلاماردانی ئاسمانی تەنانەت زەمینیش ناتوانێت ئێران بڕۆخێنێ بۆیە ترەمپ هەر گوێی نەیاوە بەم دەستگایانە ئەم شەڕە شتە ئێستا هاو کێشەیەک هەیە وەکوتم زۆربەی پێیان وایە ئیسرائیل ترەمپ بەکارێنێ بەس پێچەوانەکەشی ڕاستە ترەمپ ڕەنگە پێی وابێ ئیسرائیل بەکارهێنێ ناتەنیاهوو بەکارهێنێ و ئێستا ئەگەر تێبینی بکەی دۆخەکە لەناو خۆی ئەمریکایە بە دۆخێکە ئەڵێن زۆربەی گلەیەکان یاخود لۆمەکردنەکە خەنە سەر ناتەنیاهوو بۆی دوای بڵێن خەتای ئەو بووە بەشکستی هێنە یاخود دەوروبەرەکەی ترەمپ ناڵێن خەتای ترەمپ ئەڵێن خەتای دەوروبەرەکەیەتی خەتای ڕاوێژکاری ڕاپرسی کرابێ لە ناوخۆی ئەمریکا دەنگدەرانی بڵێن بە تایبەتی کۆماریەکان دەنگدەرانی ترەمپ یاخود دژیە و جەنگە بن بەڵێ ینی زۆربەی ئەو کەسانی کەسی دیارن پێشتر پشتیوانی بوون چونکە ینی ڕۆژانە منەی بینم هاوڵاتی ئاسایی ئەمریکی باشە کە نرخی ئێستا نرخی لەوێ بەخزی نوشت زیادی کردووە زیاتری شەبێت لە سەڵات چوارە وتیان نرخی گاز بەرز بۆتەوە بەرزتری شەبێتەوە چونکە گۆڵدمەن ساکس خۆ دەزانی دامەزراوەیەکی ئابووری و بانکی نێودوڵەتی گەورەیە ئەڵێن سەبتەیە بڕێنە ئەڕوات بۆ زیاتر بەتایبەتی ئێران ئەگەر تا ئێستا ئەو باوەڕە نییە و ئەو هێرشە توندی ئێران بۆ ناوچەکە بۆ ڕێگریە لە شەڕ مەوەسط وڵاتانی هێرش بۆ سەرمنکانی ئەمریکا بەڵێ ئەوێت نرخی شەڕەکە وا بەرز کاتەوە شەڕەکە بۆستێت یعنی لە سیاسەتە شتێکەیە پێڵەن پەیژەی گرژیەکان escalation ladder یعنی بۆ نمونە ئەم موشکێکە هاوێشی ئەو چوار موشک ئەو چوار موشک هاوێشی ئەو دو موشک ئەمە لای سەربازی و لە استراتیژیشا هەیە شتێکی بوارێکی گرنگە بۆیە ئەمڕۆ کە ئێران مەسعود پزیشکیان هەرچەنە دوایی سوپای یەکسەر ڕەدیان نایەوە سوپای پاسداران وتێنەگەر لە شوێنێک هێرشمان بکرێتە سەر هێرشی دەکەین سەر بەحرین ئەمڕۆ لە بەحرینەوە موشک نراوە ئێران باشە بەس ئەوە یەک دەلالەتی تایە بۆیە من لە زۆرێک لەو کۆبوونە دیبلۆماسیانەیە بووین کە ئەوەی کە ئیبینیت حقیقەتەکە نیە زۆر چار بە بڕوای من سعودیە ئیمارات قەتەر بەشێک لە وڵاتانە پەیامیان ناوە بە ئێران ئێمە دەربێنن لە شەڕەکە ئێمەشی تر ڕێگە نادەین بە ئەمریکا چونکە ئێستا وڵاتانی خەلیج لە بەردەمی بڕیارێکی قورسان بۆ داهاتوو ئایا ڕێگە ئەدەن ئەمریکا بنکەکانی بنیاد بناتەوە چونکە ئیسرائیل ئەمریکا تەنانەت سەربازەکانی خۆشی هاوڵاتەکانی خۆشی ناپارێزیێ هەموو سیستەمە بەهێزەکانی بڵێت ئیسرائیل بۆ پاراستنی ئیسرائیل بردوێتیەوە بەڵێ چکەوتێنێ سام و ئەوانەی وڵاتانی عەرەبی چوونە هۆتێلەکان سەربازەکانیان و دوایی لە هۆتێلەکان دراوە من نەزانم لەو بەرنامەی تۆ پێشتی باسما کردیان ئێرانەکان ئەویان بە ئێمە وتیان ئێمە پێماوتون بیان بنە ئوتێلیش لیانەیە یعنی ئێران کەم نییە بەتایبەتی کە وەکوتم رووسیا و چین یارمەتیە دەنێ باشە هیچ سپارت بە ئیماراتیش باز دەکرێت کە کۆمپانیای زۆری بواری تەکنەلۆژیا AI و سەربازی ئەوانە لەوێ کرابنەتە ئامانج ئەمریکی بن بۆ بەرهێنانی زۆر هەیە لەو بوارن ینی داتاکانی بەکاربێنرێتەوە بۆ جەنگ دژی ئێران زانی خۆی بەگشتی کەنداو دوبەی قەتەر بەحرین کۆیت بەس بەتایبەتی ئیمارات وێنەیەکی هەبوو کە وێنەیەکی سەقامگیری و ئاشتی بوو خەڵکی زۆر ڕوویە کرد ڕاست ئەم وێنەی لە ناوچوە ئێستا
وإيران إيران قد أمين نكردوه لشر إيران وعراق شابنا يبوم جورا هالصن تو هرجتون دانا نبردوه إيران سلمان ديك أتوانيت يعني شتيك چەندین ساڵە ئێلێ و ڕەنگە بڕای پێ نەکرابێت لە داهاتووە لە هەردوو خێکە ئەمە دووبارە ئەکات. بەڵام هەندێک شووە خوێنەوەی بۆ دەکەن ئەوە پەلەقاژەی کۆتایی بێت بۆیە پەلاماری هەموو لایەک دەدا و وڵاتان خوێندنەوەش هەیە. حکیم خۆی تۆ من وان ناسان شارەزای ئەمریکا من لە بواری نێودەوڵەتیە بەگشتی بەڵام دوو وڵات هەن من زۆر تاریخیان بکەن دەشیان ئەمریکا تاریخی زۆر نییە هیچیان ئێران ئەسکەندەری مەقدۆنی بێزەنتینی خلافەتی ئیسلامی مەغۆلەکان دوایی ڕووس دوایی لە جەنگی جیهانی یەکەم و دووەمە خۆ ئێران بێلایەن بوو داگیریان کرد هەلوو جارێک هەر ئاواش کە لەسەر کورد وەستاین باسیکەی نەراوەش فێڵیان لە ئێمە کرد و هەموو کتێبەکەی ڕەواشان نەشنام سفا کورد لە گەمەی سۆڤێتە لەسەر ئەمەیە کە چۆنێک بەکارهێنراین ئێستش خەریکە دیسان بەکار باش دێنێ سەر بە کورتی و پوختی. ئێران من وسم پەلەقاژەی مەرگێتیکەین نازانی کە پەلاماری وڵاتان کاک حەکیم شوناسی ئێرانی زۆر جیاوازە لە شوناسی هەموو وڵاتانی ناوچەکە یعنی ئێستا بۆ ئەیانەوێ وا بیکەنە شەڕی پێکاتەکان وانە تەمان ئیسرائیل حەزەکەم ئەمە زۆر ڕوون بێ بۆ خەڵکی کوردستان و خەڵکی کە ڕەنگە لە هەر ڕێگەیەک لە ڕێگەکانی گەیاندنەوە ئەم قسانەی ئێمە ببینێ ئیسرائیلەکان دوێنێ بە فاینانشەڵ تایمز دەڵێن شەڕی ناوخۆ ئەبێ فەوزا ئەبێ وێران چی ئەبێ گرنگەوەیە بۆ ئێمە گرنگ نییە ئەیانێ وەکو سووریای لێ بکەن یانێ وەکو لیبیای لێ بکەن یانێ وەکو یەمەنی لێ بکەن. ئەمە استراتیژی ئیسرائیلە لە لانی کەم لە 50 ساڵی ڕابردووە کە ئەم وڵاتانەی ناوچەکە پارچە پارچە و لاواز ببن یان ئێستا هیچ نەبووە هێشتا شەڕی ئێران کەس نازانێ بەروی ڕوا ڕافایل بێنێت ئەگەر هەڵە نەبناوەکەی سەرۆکۆزیران بوو ماوەیەک هەڵە تورکیا ئێرانی نوێیە ئەنجا ئەبێن پەلاری ناوەستن لە شەڕ لە جەنگ و لەوە لە هەمووی گرنگتر ئەچمەوە 7 ئۆکتۆبەر بۆ بەستنەوە شتەکان بەیەکەوە شتێک هەیە لە سیاسەتا پێڵێن دیتەرەنس وەکو قەڵغان هەموو وڵاتێک ئێستا ئیسرائیل پێیوا بوو ئەوەندە بەهێزە کەس پەلامارێنە حەماس ئەمەش کات هەتا ئەمڕۆ ئیسرائیل نەیتوانی و ئەمە دابمەزرێنێتەوە ئەم ترسە دابمەزرێنێتەوە کە بەرامبەر دوژمنەکانی و من ڕێک بە پێچوانەی ئەوەوە یعنی شتەکە تێئەگەم و شیەکەمەوە ئیسرائیل لە لاوازیایە شەڕەکات نەک ئێران ئێستا بەڵێ چۆن ینی خەڵک بڵێن چۆن لاواز بێ هێرشیش دەکەی ئێستا ئیسرائیل استراتژەکەی ڕوونە ناتەنیاهو لە ڕۆژ یەکەم لە 7 ئۆکتۆبەر وتی چی وتی ئێمە نەخشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕین وانە لە حەماسیە وتمان حەماس لەناو چووە هەرماوەتەوە بەڵێ ئێستا بەیانی هەڵبژاردن بکەین ناو فەڵەستینەکانی کێ دەنگێنێ فەتحی هێنێ حەماسی هێنێ وتیان حوسەکان ئەمریکا ناچار بوو دوای یەک دوو مانکە شەڕی لەگەڵکردن ترامپ شەڕەکەی لەگەڵ وەستانن موشکی هایپەرسۆنیکیە بەهێزە چەند ساڵ سعودی و ئیمارات لێیاننا لەناو چوون هەرماونەتەوە حوسەکان بەڵێ حەزبوڵا وەکو وتمان ئیسرائیل لە ماوەی 2 ڕۆژە ملیۆنیەک خەڵکی لوبنانی ناچار کرد و ماڵیان جێبهێڵن یەک لەسەر 4 هەموو لوبنانە ئەتوانێ بە ئاسانی بچێتنەوە لوبنانەوە ناتوانێت تاقیق کردوەوە 82 ئیسرائیل چوە ناو لوبنانەوە تا 2000 لە لوبنان لە باشووری لوبناندا گیری کردبوو خۆ حەزبوڵا بووە بەهێز بوو لە ناوڕێی عامی عەرەبی و لوبنانیە بەشێک لەوەی کە ناچار بوون بڕۆنەوە بوو کە حەزبوڵا مقاومەیە کرد. ئێستا خۆ سووریا هەموو شتێکی یاوە بە ئیسرائیل وڵاتەکەشی گرتووە هیچ ناکات هەر لێدات یعنی ئەمریکا ئەم کابینەی ئیسرائیل ئێستا هەیە نەتەنیاهو ڕەنگە بڕوای پێ نەبێ بەس ناچارە پشتی بەم ڕەوانە بەستوو کە لە حکوومەتەکەیان باوەڕیان بە ئیسرائیلی گەورەیە کاک حەکیم شتەکەیان زۆر گەورەترێت لەوەی کە تەنها سولەکی خۆیان بێ بەڵام هیچ لەم هەدەفە ستراتیژیەکە نەپێکاوە. ئێستا ترامپ ڕۆژێکەڵێت بەرنامەی ئەتۆمی ئێران لەناو چووە نەچووە خۆیان ئەڵێن ئێران بەشی 10 موشک ئەتۆمی هەیە کە تا 160 پیتێنراوە بۆ سەداین ئیشێکی کەمە بۆ 190 بەرنامەی موشکی ئێران ئەڵێ لە ناوم بردووە ڕۆژانە موشک بەردەوامە یان نا بەڵام ئێران ئەگەر تێبینی بکە ئێران جیۆگرافیای یاخود جوغرافیای شەڕەکە دەینەکە ئێستا دیاریەکە یعنی کە ئەمریکا لە ئێراندا ئێران لە هەموو منتیقەکەیە ئێستا ئەمڕۆ ئەڵێ لە هەندێک شوێن کەمێکەمەوە بەیانی هەم لێداتەوە بۆ موضوعی ئیسرائیلیش کە ئێمە هیچ معلوماتێکی ناو ئیسرائیلمان نییە نازانین لە ناو ئیسرائیلە مەگەر بە مۆبایل بە ڤیدیۆیەک شتێک ڕێگە نادەن کەس بچێتە ئەوێ سانسۆریان هەیە بەڕەسمی بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ئەڵێن
سوپای ئیسرائیل ئێمە ناتوانین لەمەولا هۆشداری بین بە خەڵکە لێ دەدرێ بەڵگەیەکە استراتیژەکەی ئەوان سەرکەوتوو نەبووە. اینجا بەراوردی کە بە شەڕی کەنداونەوە یەک کە ئەمریکا و هەموو دنیا لە سەدامیاننا 2 مانگ زیاتر لە عێراقیاننا سەدام کەوت بە هێزی ئاسمانی لە تاریخە لەم 100 ساڵی ڕابردووە یعنی بۆ نمونە حربی عالمی دووەممان باس کرد ئەڵمانیا خاپور کرا هەتا نەچوونە بەرلین کەوت نەکەوت یعنی هەموو خەڵکە سەربازەکان دەڵێن هەدەفەکانی ترامپ هیچی بەدی نایە بەس ڕێتێکی هزی سەربازی وەکو بەکاربێنن چکە ترامپ بە ڕۆژان دەگوت وەزیری ئەگەرێک دایدنێن ئێمە بەداخەوە هەندێک ڕاگەیان هەندێک کەس دەورێکی خراپە ژێڕن هەندێک هەواڵی سەرپێیی نەکەن ئەم سەرکردایەتەی ئێران بەتایبەت سوپای پاسداران هەمویان 16 و 17 و 18 و 19 و 20 ساڵ بوون لە شەڕی ئێران و عێراق هی دروستبوونی ئەو شەڕن عێراقچی وەزیری خارجیە پێرە لیان پرسی لە کەناڵی NBC تیان ئێوە ترستان هەیە سەربازی زەمینی بێوتی نا بە پێکەرینوتی چاوەڕێیانین بابێن پێم وتی ئێران 3-4 ساڵ لەم جۆرە ململانیانەیە و ئەسڵەن یەکێک لەو هۆکاریانەی ئەتوانم بڵێم هۆکاری سەرشی کە شۆڕشی ئیسلامی لە 79 بەدواوە توانی خۆی بچەسپێنێ ئەوە بووکە عێراق پەلاماریە هیچ معارەزەیەک نەما و هەموو میلەتەکە لە دەوری خۆمەینی کۆبوونەوە بۆیە وتم ئەم شەڕە ئێستا لەناو ئەمریکا ئەڵێن ئەمە لەن هەناوێ شۆڕشێکی نوێ ئێرانی ڕەهاوگرتووە چونکە خۆی کۆماری ئیسلامی ئێران کێشەی گەورەی هەبووری بەس سەیدیکە چوە خۆپیشاندانی شەو بەر لە شەڕەکە خۆپیشاندان دژی دەسەڵاتدارانی ئێران ئەمە چیرۆکەکەی ئێمە زۆر جار لە کتێبەکانی خوێندومانتەوە چەند تیا ژیاوین مۆزوعی ئیمپریالیزم هەمەی کە توی بینین ئێستا لەناو هێرشێکی ئیمپریالیستیاشی تۆ خۆی دێت بۆ نمونە بۆچی ئێران ئەم دژمنایەتی هەیە لە 1953 محەممەد مصدەق هەڵبژێردرا ئەمە ڕێی هەموو ئەمریشەکانە هەموو ئەکادیمیەکانە بەریتانیا ئەوە هاتن کودتیان بەسەرا کرد شایان بە زۆر هێنایەوە لەبەر مۆزوعی نەوت باشە نەوتەکانە بر بۆ خۆیان هەفتاون ئەوە ڕەتفعلەکە بوو ئێستا ترامپ هاتوو ئەڵێ من خۆم ڕابەردانێم بڵێ ئەمە لە زەهنی ئێرانیە قبول ناکرێت نەنی من 1-2 جار لێرەش باسم کردووە زۆرێک لەم سەرکردایەتی کورد لە ئێران ژیاون فارسێکی باش تێناگەن لە ئێران باش بابینە سەر کورد ئەمە گرنگە ئێستا لە بەردەم چیدایە و ترامپ سەرنج چی بووێن ترامپ تەلەفۆنی کردووە بۆ سەرۆکی کێتی و سەرۆکی پارتی سەرۆکی یەکی لە حیزبەکانە ڕۆژهەڵاتیش ترامپ کاک حەکیم وەفای بۆ هیچ کەسێک هیچ شوێنێک هیچ میلەتێک نییە بۆ خۆشی ئەەکە هەیبێ بەس من بەوە دەست پێەکەم باسی ئەم کردنەوەیەکە لە سەدام درا جۆرج بوشی باوک هاتووتی ڕێگەیەکی دیکە هەیە بە ڤیدیۆ ماوەمە باش و دۆکومنتەرێک هەیە 4 ساعەتە لەسەر شەڕی کەنداو کەناڵی PBS فرۆنتلاین لە 1996 کردوێتی لە یوتیوب هەیە داواکەم هەر کەسێک تۆزێک زمانە زانێ بچە سەیریکە بە درێژی باسێکە لە پێش شەڕەکەەوە تا کۆڕە و کۆتایەکی جۆرج بوشی باوک وتی ڕێگەیەکی تر هەیە وەزعەکە کۆتایی پێ بێ خەڵکی عێراق ڕابەر وەزعەکە بگرنە دەست خۆتان ئێمە شوو شیع عشوا تێگەشتین ئەمە دەرفەتە بە ڕاپەڕین ڕاپەڕینمان کرد لە سەفوان ڕێکەوتنەوە لەگەڵ سەدا شیعە ئەوە هەر وێران کران خوا ئیزانێ بڕۆ ناکەم حکوومەتی عێراقی ئەو کاتە خۆشی زانێت چەند کەسیان کوشتووە قەتڵ و عامیان کردووە ئێمەش کۆڕەوەکەمان کرد هەر لەو کاتەیە جۆرج بوش خەریکی ڕاوە ماسیە لە بۆشی باوک لە فلۆریدا لە بەلەمەکەی هاي بە ڤیدیۆ هەیە ئەڵێن یانی چی تۆ هاتوو تو ێستا ناچی بەهانەی خەڵکەوەڵێ وەڵام من مەبەستمەوە نەبوو من وەسم بوو کودەتای سەربازی بکرێت ئێمە کۆڕۆمان بیرەوە نییە هاوکێشەکە کچی گۆڕی قەیرانێکی مرۆیی دروست بوو لەو دۆکومنتەری کە باسم کرد هەیە بۆی وتم سیر کرێ جیمز بیکر هات بۆ سنووری تورکیا و کوردستان چووە ناو خەڵکەکە ئەڵێ هەل لە هەلیکۆپتەرەکە تەلەفۆن کرد بۆ بوش وتم بۆ سەرۆک وتم کاکە شتێک نەکەین وەزعەکە زۆر خراپە ترسیان هەبوو وێنەی شەڕەکەیان کە سەرکەوتوو بوون دژی سەدام خراپ ببێ بۆ بەرەو هەڵبژاردنە چون ئاخری هەڵبژاردنەکەشی دۆڕان جۆرج بوشی باو بە کلنتن ئێستا ڕێک هەڵێ هەمان چیرۆکەتی ئاژینەوە ئێمە ینی بۆی وێنەکە ڕوونتر بێ ئایا ئێستا دوایین سەر کوردان ڕۆژهەڵات بەس لە هەرێمی کوردستان یعنی چی بکرێ ئەم سیاسەتی ئێستا دروستە چی سیاسەتەکە ئێستا ئێستا 3-4 هەنگاونراوە زۆر گرنگە یەکەم هەماهنگێکی باش لەگەڵ حکوومەتی فیدراڵی هەیە باشە
سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم و دامەزراوەکانی تر کە ئێمە نابینە بەشێک لەم شەڕە ناهێڵین ئێرە بەکاربێنرێت دژی ئێران لەناو خۆیە هەردوو حزبەکەش ئەمەیان دووپات کردوتەوە و مەبەست لە دزەپێکردنی ئەو هەواڵەش کاک حەکیم دڵنیا بۆ فشارخستنە سەر کوردە بۆ تێوەگلانی کوردە ئەگەر بڵاوکردنەوەی هەواڵی ئەگەر کورد بیوتایە لەگەڵتانم ئەوایان ناکرد هەمێشێتی هەم پارتی نەچوونە ژێرباری ئەوە چکە تۆ ترامپ خۆشی نازانێت چیە داواکاریەکەی ترامپ بەڵێ خۆشی نازانێت چیەکات چکە ڕوون بووە داوای چی لێکردوون ئەوەی کە بەڕێزت خوێن بێتەوە گەشتبی خۆی بەهێزی ئاسمانی شەڕکاوتۆبی بەهێزی زمینەکەی یەک سەربازی ئەمریکی بە کوشتنی وەکو شەڕی داعش ینی وەکو ئێمەش نەک جگە لە کوردانی ڕۆژهەڵات ئێمەش ماوسهارێمی کوردستانی بەڵێ ئێستا دوێنێ ترامپ زۆر دژی ئیداری بوش قسەیە کرد خۆت بینیتە زۆربەی دوێنێ کۆندۆلە چەل ڕایسیمان کردو بۆیە کە ڕاوێژکاری ئەمنی قەومی بوش بوو دوایش وەزیری خارجی ئەیانوێت دوو مۆدل هەیە تاقیکەن هیچیان ئەوەی نەوەیەکە کە بۆم باس کردی یەکیانەوەی ئەفغانستانە لە ئەفغانستان چیان کرد هاوپەیمانی یاخود ئەوەی باکوور هەبوو وانە پشتیوانی ئەوانیان کرد بە کۆمەڵە تیمی کۆماندۆ هێزی دڵتا و تایبەتەکانەوە خۆیان شەڕی زمینیان نەکرد ئەمریکیەکان لە ئەفغانستان کتێبەکەی جۆرج بۆڵتن کە ڕاوێژکاری ترامپ بوو ئەوەی ژووری ڕووداوەکان من هەموویم کرد بە کوردی ئەوەی تایبەت بوو کورد لە زەمن بڵاو بووە ترامپ زۆر ڕێی خراپە لەسەر کورد ڕێی خراپە بەڵێ کاک حەکیم گیان هەمووی 4 هەفتە نابێ بەرامبەر بە ڕۆژاوات چی وت کە ئێمە هەمومان لەسەر شقامەکان خۆپشاوتی ئێمە پارەمان پێیاون شەڕیان بە خۆیان کردووە یعنی ئەنەیەکو شەڕی داعش کە تۆیان بەکارهێنا من 2014 هێشتا ئۆباما مانگی نەوتارەکە یاکە استراتژیەکەی ئەمریکای ڕوونکردەوتم کاکەژان بەکارمانەیەن خوێنن دوای لە کەرکووکوانش دەرمانەکەنەوە لە سیاسەتە یەک شت هەیە زۆر خراپ لە کەسایەتی ئێمە هەیە ئێمە زۆر ڕەتفعل و بە عاتیفە بڕیارە دەین لە شەڕی داعشە ڕۆژاوا بە نمونە وەرگرە 12,000 شەهیدیان ناو خوایزانە چەند بەری نار بووە بە شەو ڕۆژێک کە جۆلانی چوو بۆ کۆشکی سپی هاکان فیدانیش لەوێ بوو ئەمە فاکتەرێکی ترە زۆر گرنگە کە تورکیا زۆر ترسی هەیە لە مۆزوعی کە کورچەکی بدرێتێ بۆ ڕۆژەڵات و باسی داینامیکی بینی ئازری و کورد ناکەم کە ئەوە هەر لە شەڕشی ئیسلامی یەکسەر شەڕی ناوخۆ دروست بوو چکە خۆ ئورومی خۆ دەزانی پێکاتەکەی چۆنە کرماشان خۆمان نەزانین پێکاتەکەی چۆنە ئەم هەڵە بکرێت باجەکەی بەڕای من بەقەت ئەنفال قورسە بێت ینی مەبەست بۆ کوردی ڕۆژهەڵات یان بۆ کوردی ڕۆژهەڵات چونکە بۆچی ینی هەندێک پیان وایە ئێستا کات دەرفەتەکە لەبارە دەرفەتێکی یا دووبار نابێت و کورد لە ڕۆژهەڵات خەباتی چەکداری بکە نازانم بچێتەوە هێزەکان بۆچی بەڕێزت پێ دوای ئەوەندە قورس دەوێت مێژوو مێوژ نییە ترامپ هەنێ مێوژوو باتێ 75 ئێمەیان بەجێ نەهێشت لیژنەیەک دروست بوو لە کۆنگرێس بۆیە منەڵێ ئێمەشتمان بیرێتێتەوە کیسنجەریان مان کرێزانی وتی چی وتی کاکە کاری نهێنی و استخباراتی خۆکاری خێرخوازی نییە 88 کە لە ئێمە درا کاکە بۆ کیمیایەکەی هەڵەبجە راپۆرتیان ناوتیان ئێران بووە ئەمەی سووریا باشترین نمونەیە کە محەممەد جۆلانی چووە کۆشکی سپیوتی کاکە ئەوەی ئێوە ئیسرائیل ئەتانی من بۆتانەکەم کوردیان فرۆشت و کاریگەری تورکیا و ئەردۆگان زۆرە لەسەر ئیداری ترامپ بۆ معلوماتە ئێستا اینجا با بڵێن کوردم غەڵەتە ئاکا کە هیوادارە مەمە نەکەن چکە ئێستا دەنگۆیەکەی هەندێک لەم سەرکردانە بەرن بۆ واشنگتن بەڵێ وتیان ئێستا ڕۆشتون بۆەوەی کاک حەکیم ئێمە 96 ڕۆبرت بێر هەیە لە CIA بەداخەوە ئێمە ئەم شتانە خۆیان نووسیویانێن بڵاوی ناکەینەوە ئەمریکەکان هات لەگەڵ یەکێتی پارتی محاولێکی انقلابیان کرد لێرە خەڵک نایزانێ فەشەلی هێننەوە 5 دژی سەدام بەڵێ تا کەرکووک و هەندێک شوێن هێرش کرا ئەوانە و هەندێک شەیدیشمانە 2003 سەرکردایەتی کورد هەتا ئەمریکا نەیبردنە ئەمریکا دڵنیا نەبوونەوە نەچونە ناوە مۆزوعەوە نەچونە ناو شەڕدژی سەدامەوە کە کاتە بەرهەم ساڵح لەوێ نوێنەراتی یەشێتی بوو ئێستا حەق ڕاوێژ بە کەسێکی واشکەن کە لە ناو شتانەیە بۆ بەرحاڵ ترامپ جارێ پێش هەموو شتێ لە ناو خودی ئەمریکای ڕوون نییە ئەوێت حکوومەت بگۆڕێ ئەوێت ڕژێم بگۆڕێ ئەوێت ئەم شەڕە بەردەوام بێ ئەوێ کۆتایی پێبێنێ بەرنامەی موشەکیە هەر ڕۆژە شتێکەڵێ دوێنێ بە سیێنێنەڵە ئەڵێ من لام گرنگ نییە کەسەکە ئاینیە بێ دیموکراتە بێ دیکتاتۆرە بێ گرنگەوەی لەگەڵ ئێمە باش بێ خەڵکی ئێرانیش بە کوردیشەوە دڵیان بەوە خۆش بێ ڕەنگە ئەم دێ ڕزگاریانەکە
کاک حەشیم جان بە بۆم ئێستا ئەمڕۆ لە سەرچاوی ئاوی شیرینیان ناوە لە بوشە لە قوتابخانە ئەیە لە فڕۆکەخانە ئەیە ئەمە چ ڕەبتیشی هەیە بە هینی سەربازیەوە جا کورد باش کورد دەبێت لە ڕۆژهەڵاتی تۆ دوو سیناریۆ وەکو خەڵک وەکو حیزبەکان وە سیناریۆکانیشەکە باش چاوەڕێەکەی پێش هەموو شتێک چاوەڕێەکە چکە لە استراتی جانە جار هیچ نەکردن باشتر لەوەی کە تووشی هەڵی گەورە ببی بەداخەوە بەشێکیان پارە و بەردیلەکان وەرگرە خوێنی خوردیان وەرگرتووە کە من پێم ناخۆشە قسەیەکەم چۆن مەبەست وەریان گرتووە پاریان وەرگرتووە کە دوێنێ پامێرێکی هین ئەڵێ حیزب پامێرێکی CNN ئەڵێ وت حەزەکەی دوای ڤیدۆکەت بۆ نێرم کە بەرپرسێکی یەکێرم حەزبانی ڕۆژەڵات هاتۆ لە یەک پێشنگا 50 لان کلۆزەری نازانم چی کڕیوە بوو ئەمیکە بۆ هین بەکارێنی بارحاڵ هەند لە پشتەوە زۆر شت هەیە وەکوتم ئیسرائیل بەپێ هەندێک معلومات 6 مانگ ساڵێکە خەریکی هەمێ لەگەڵ بەشێک لەم لایەنانەیە بەس من حەزەکەم یەک شت باسی دوو سیناریۆت کرد حەزەکەم ئەوەش پاسەکەم حەزەکەم هەموو کوردێک لێرە شو ڕۆژەڵات و هەموو شوێنێک بزانێ ئیسرائیل یەک هاوڵاتی خۆی ناگۆڕێتەوە بە 40 میلیۆن کورد دڵنیاتەکەمەوە چکە هەستەکەم مەترسیەکە زۆر گەورەیە کەستی ناگا و هەنی ڕاگەیانی کوردیشێ تەپڵ لێیە ئێرانە ڕوخێ تۆ دوو سیناریۆ هەیە باش یەکێک لەم لایەنە بێ سەرکەوتوو بێ سەرکەوتن بۆ ئێرانمانەوەیە ئێران لەم قۆناغەیە بمێنێتەوە سەرکەوتووە بێ بۆ ترامپیش ئەوەیە کە کەسێک دانا کە ئەمە هەر مستەحیلە لە فلیمیشە بەدینایە فانتازیایە خەیاڵە کە بەدڵی ئەو بێ لە هەردوو حاڵەتەکەیە وەکو ئەمەی سووریا نمونەیە بۆ یەوتم دوێنەیە کاکە خۆ نابێەوەی دوێنێمان ببیات چۆنەڵەن کاتی کۆڕاکۆ ڕاپەرینمان باز کرد سێ کەس وەستاون یەکیانەڵێک پێت وایە کەی ئەم شتەمان بیرەچێتەوە کەسی دووەمەڵێ مانگێک بەویترەڵێن ئەڵێ چی ئەڵێ کام شت هەر بیری چوەتەوە دوێنەیە کاکە حکوومەتی مرکزی سەرۆکی وڵاتەکە ناچێ پشت لەو بک بۆ تۆ ئەم هەرێمی کوردستانی خۆشمان هەتا ئێستا مرکزی قوت لەکوێ لە بەغایە لای من و تۆیە باش بەس ئەگەر هەرێمی کوردستان لەبەرەوە لە حاڵەتی سەرکەوتنی ئەم هێرشەیە کە وەکوتم چانسی زۆر زۆر کەمە لەگەڵ حکوومەتی تاران ڕێئەکەون ئەوان لەگەڵ کوردڕێک ناکەم بە هیچ شێوەیەک بە هیچ شێو کاکە ئێستا گەورەترین کەس کە دەورە بینێ لە سیاسەتی ترامپا لەم منتیقەی تۆمبەراک ئەڵێ ئەمە عێراقیش غەڵەت بوو کە فیدراڵی ئەڵێ ئەمانە خێڵ و مێڵن نابێ ئەم شتە هەبێ هەبێ حکوومەتێکی مرکزی هەبێ خۆت بینیوتە سیناری دووەمەیە شکست بێنێ ئێمە ئەم میلەتانەی ناوچەکە 450 ساڵە بە یەکەوە ژین تۆی دژمنایەتیەک لە بینی نەتەوەکانە هێنەکەی تا ئاچی شەڕی کوردە بۆ لە 100 ساڵی ڕابردووە لەگەڵ حکوومەتەکان هەبووە زۆر کەم لەگەڵ نەتەوەکان هەبووە ئێستا تۆی ئەوە ئەنێژی ئەچێنی کە هەموو میلەتەکانەکەی بە دژمنی خۆت وەکوتم تورکیا کەوتۆتە جوڵای ئێستا چکە ئازەریەکان کەم نین ئەنجا لە ئێران نازم خەڵکە وازانێ علی خامنەی خۆی ئازەری بوو بە ئاسڵ ئێستا مەسعود پزیشکیان سەرێکی کورد و سەرێکی ناڵێن ئازەریە لە محەممەد لەدایک نەبووە لەبەرەوە لە حاڵەتی ئەوەی کە ئێران بمێنێتەوە تۆڵەکردنەوە ناوەستێ بە تایبەتی ئەبێ خۆت بخیتە شوێنی ئەوەی سوپای پاسداران تاتێ بگەیت لەوەی کە بە ئامانجکردنی خامنەی چ کاریگەرە چکە هەمویان وەکو باوکی خۆیان سەری هەمووی ئەو پەروەردەی کردن ینی قۆناغی خومەینی ئاخوند زاو بوو قۆناغی خامنەی سوپای هێنایە شوێنی ئەوە بە تایبەتی کە ئێستا باسیەوە کرێت هەرچەندە تۆزێک دوورە 50 بە 50 مشتەبە خامنەی شوێنی باوشی بگرێتەوە قورسە چکە نابێت سیستەم لێ پشتا و پشت بێ بۆ یە کورد لە هەردوو سیناریۆکەیە دۆڕاوی یەکەمە بێ بەکارە هێنرێ و تۆڵەکردنەوە هێرشکردن بۆ سەر ئەوچە کوردەکان هەمومان ئاشنای من بۆ خۆم بینیمە ڕۆژەڵاتی کوردستان ئاشنای ئەو جوگرافیایی زۆر بەباشی تۆڵەکردنەوەیکی زۆر خراپ وێرانکارێکی زۆر خراپ ئەگرێتەوە چونکە من حەزەکە من غەڵەت بم بەس ئەو زیانە نەکرێت و عادەتەن کەسی سیاسی چه کەسێکی ئاسایی بێ کە گفتوگۆ ڕاوێژ کات و شیکارێکات چه ئەوەی بە بڕیار بەدەستە هەمیشە حساب بۆ خراپترین سیناریۆەکە بەداخەوە ئێمە زۆر جار زۆر گەشتبینین بەو لایە کە باشترین سیناریۆ چییە ئەم ئاساییکردن هێنی خەلیج کاک حەکیم جان سعودیە ئیمارات قەتەر کویت بەحرین ملیارەها دۆلاریانیا بە ترامپ هەمووی ساڵێک نابێت تریلیۆن دلار حەکیم قەتەر فڕۆکێکی یایە بە هەدێ بە 300 میلیۆن دلار بوو باشە ئەیان پارێزن ئێستا دەوڵەتیش نین جاتوو بهێنە بەرچاوی خۆت میلەتێکی بێدەوڵەت بەر هێرش بکەوێت ئەمانە دێن بەهانایەوە مەوزوع نابی لای چکاوی ئێستا ئەوێ ئەم شەڕە کۆتایی بێنێ ئەم باسی کوباکە ئەڵێن جارە نۆرەی کوبایە
ترامپ دوای ئەمەی ڤەنزوێلا تووشی وەهمێک بووە هەر وڵاتێکی بێ ئەو سەرۆکەکەی داهێنات لەبەرەوە هیچ نەکرێ لە ئێستاە چاوەڕێ چی بکرێ بووە کورتی کاتیمەوە سپاسەکەی مامۆستا چی بکرێ هەرێم چی بکە هەرێمی کوردستان وەکوتم ئەو سیاسەتی ئێستا بەپارێزیە کە هەماهەنگی هەیە لەگەڵ حکوومەتی فیدراڵی لەگەڵ وڵاتانی دراوسی لە ناوخۆشە هەماهەنگی باشەیەکە ڕێگە بە هیچ نەدرێ چونکە دوێنێ هەڕەشەکە ئێران بەڕسمی لە تۆ لەسەر چاوەی وزەتەیە لە بەغداوە کێشی زۆر گەورت بە دروستەکە کە ئێستا تۆ پشتە بۆ وان بەستۆ لە ڕووی سیاسی و ئابووریشەوە و شیعەشەکە بە دوژمنە من حەزەکەم کۆتایی قسەکانم ئەمە بێ عادل عەبدولمەهدی یەکێک لە باشترین دۆستەکانی کوردەوە لە کاتی سەرۆکوەزیرانی ئەوە کە ویستیان بوجە ببڕنی وتی من وازێنم بودجەی کورد نابڕم دوێنێ دیفاعەکە ئەڵێ ئێمە ئەم شۆڕشە هەر سەرەکەوێ کەسیی وا دیفاعەکە لەبەرەوە تکایە لێرە شو لە پارچەکانی تری کوردستانیش با دوژمنایەتێکی نەتەوەیی دروست نەکەین لەگەڵ ئەم نەتەوانەیە چونکە ئەو تەجروبەیەوە یەک باشترین نمونەیە بە ئاسانیش دووبارە نابێتەوە چونکە ئەو کاتە سەدام هەموو دنیا دژمنی بوو ئێستا ئێران بەتەنها نییە سەر ڕای ئەوەی ئەوترێ با پەلە نەکەین ڕەنگە گرفتەکە لە چیایە جاری پێشوو دوای 12 ڕۆژ ترامپ وتی ئەوە شەڕم وەستان تۆ بچیتە شەڕێکەوە و بەیانی ترامپ بیوەستێنێ قوربانیت جوابی تەلەفۆنیشی نادرێتەوە چۆن لە ڕۆژ ئاوا تەلەفۆنیانەکە تەنانەت بۆ سژنەکانی داعش کەس جوابی نایانەوە لەبەرەوە ئێستا چاوەڕێ بکەین بە وەکو بزانین وڵاتانی کەندا و کە لە ژێر هێرشان چیەکەن ئەنجا ئەمە و کاتە بڕیار بین چکە هەمیشە کات هەیە بەس لە هەردوو حاڵەتەکەیە ئێران سەرکەوتوو بێ یان بەرامبەرەکەی کورد ئەبێت وریا بێت نەچێتە ناو یاریی خوێناویەوە خوا نەخواستە شتێک بێ کە دوایل بە کۆنتترۆڵ ناکرێت سوپاس دەکەین بەڕێزمان سەو شار و مەرالی مادومان سپاسی ئەمە دەبوون ڕێزمە سپاس ببینە رانی بەڕێ سپاس باوکاران خواتان لەگەڵ